ئەنفال شان بەشانی کیمیابەران برینێکی قوڵە لەسەر جەستەی میلەتەکەمان و یاد و یادەوەری ئەم مەرگەساتە هەمیشە لە دڵماندا زیندووە و تەنها پەیوەست نییە بە چواردەی چوارەوە. کەس و کاری سەربەرزی ئەنفال کراوان لەگەڵ دەستپێکی شاڵاوەکانی داعش بۆ سەر کوردستان و بە تایبەتیش بۆ سەر دەشتی نەینەوا و شەنگال بەشێکی گرنگ لە پێکاتەکانی کوردستان لە کوردانی ئێزیدی و کریستانیەکان لە کلدان و سریان و ئاشووری و ئەرمەن هەروەها شەبەک و سابیعەی مەندایی و کاکەی و تورکمان دووچاری قەتڵ و عام و ڕەفاندن و لە ناوبردنی کولتور و سڕینەوەی شوێنەواری ئاینی و مرۆڤیان بوونەوە مێژوویان بوونەوە. ئەمەش وای کرد بەشێکی گەورەی کارەکانمان لە 5 ساڵی پێشوودا تەرخان بکەین بۆ قوربانیانی ئەم مەرگەساتە و بەم هۆیەوە نەکرا ئەوەی پلانمان بۆ دانابوو بۆ شەهیدان و وارسی ئەنفال بەباشی جێبەجێ بکرێ. سەرەڕای ئەو کەم و کوڕیانەی لە دواکەوتنی مینحا هەبوو، بەڵام توانرا مینحەی کەسوکاری شەهیدان و ئەنفال کراوان و بەرکەوتەی کیمیایی و زیندانیانی سیاسی وەکو خۆی بەبێ پاشەکەوت بەردەوام بێ. نەکرد بە تەنها مینحە وەزارەتمان جەختی لە پێدانی گشت ئەو خزمەتگوزاریانەش کردەوە کە لە ساڵی پێشوودا بە یاسا و ڕێنمایی سەلمێنراون و پەیوەندیان بە پێدانی زەوی و یەکەی نیشتەجێبوون و هاوکاری لە سەداسەدی تێچوونی خوێندکاران لە کوڕ و کچی شەهیدان و زیندانیانی سیاسی و هاوکاری تەندروستیەوە هەیە. لێرە پێویستە سوپاسی جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە ڕەزەماندیاندا لەسەر زیاتر لە 11,000 پارچە زەوی کە ڕزگاربووانی شاڵاوەکانی ئەنفال لێ سوودمەند دەبن.